نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك آمين. ئازادی چەمکێکی گرنگ و خاوەن پانتاییەکی زۆر پەیوەست بە مرۆڤەوە لەو کاتەوە هاتۆتە بوون. پەیوەستە بە تاک، بە کۆمەڵگە، بە خێزان، بە شارستانێتیەکان، پەیوەستە بە ڕێکخراوەکان، بە ئەحزاب و هەموو گرتبوونەوەیەک. چەمکێکە زۆرترین قسەی دەرهەق کراوە و زۆرترین لێدوان سەبارەت بە ئازادیەکان دراوە و بەرهەمهێنراوە. لە ڕاستیەکەیە ئەتوانین بڵین لە ڕۆژئاوا لە سەردەمی یۆنانی و ڕۆمانی ئازادی و لەگەڵ عەقڵە و لە نێوان عەقڵ و دینە گرفت و کێشەیەکی زۆری بۆ دروست بوو. ڕۆژئاوا لە نیزاع و ناکۆکیەکا بوو لە نێوان مەرجەعیەتی عەقڵ لەگەڵ مەرجەعیەتی دین. بەڵام ئەم دوانە پێکەوە ئیدارەیان کردبوو و پێکەوە ئەیان کرا. بەڵام لە چەند قۆناغێکی دوای ئەوە بۆ نزیکی دەسەدە و سەدەکانی ناوەڕاست دین و مەرجەعیەتی دینی زاڵ بوو بەسەر عەقڵە. لە ماوەیەکی دوای ئەوە گرفت و کێشە دروست بوو لە نێوان ئاین و هەروەها لەلایەک و هەروەها عەقڵ و عەقڵگەرایی لە لایەکی تر. بۆ یەتوانین ململانیەکە نزیکی سێ سەدەیەکی خایاند هەتا شۆڕشی فەڕەنسی هاتە ئاراوە یاخود وەکو ئەوە تێ سەردەمی نەهزە و ڕاپەڕین لە ئەوروپایە سەری هەڵدا. لێرەوە کە عەقڵ زاڵ بوو بەسەر دینە یاخود بەسەر مەرجەعیەتی دینیە یاخود بەسەر پیاوانی ئاینیە کە مەرجەعیەتی دینی نەما، ئەو جار خەڵکی چاریان ناچار بوو بۆی کە بە دوای مەرجەعیەتێکی ترا بگەڕێن. هاتن عەقڵیان دۆزیەوە، بڕیاریاندا بەوەی کە عەقڵ ببێتە مەرجەعیەتێک بۆ ئەوەی کە بنەماکانی خۆیانی لەسەر بنیاد بنێن. لەو کاتەوە گرفت و ناکۆکیەک دروست بوو لە نێوان خەڵکە. ئایا چه عەقڵێک ئەبێتە مەرجەعیەت؟ خۆ عەقڵ هیتاکە، ڕەنگە هەر کەسە تەجادوبێک دروست ببێ، کێشمان کێشێک لە نێوان عەقڵەکانە دروست ببێ. بۆیە هاتن ڕێگە چارەیەکیان دۆزیەوە، گەڕان بە شوێن حەلێکە چارەسەرەکەش بریتی بوو لە عەقڵی ئەغلەبیەت و عەقڵی زۆرینە. عەقڵی زۆرینەش کە پێوتێ دیموکراسیەت و وایان زانی گەشتونەتە چارەسەرێکی زۆر باش. ڕاستیەکەی لەمەشا شکستیان هێنا ڕۆژئاوا. بۆ چونکە دیموکراسیەت هیتلەر و مۆسۆلینی بەکا بەرهەمهێنا کە ئەوانە خوێنێکی زۆریان ڕشت و بڕوایان بە بنەما ئینسانیەکان نەبوو، کارەساتێکی گەورەیان لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە خوڵقان بە ناچار گەڕان بە دوای چارەسەرێکە ئەو کە بتوانێ ئەم غالیبیەت یاخود زۆرینەی ڕەها کۆتوبەند بکە و نەتوانێستم لە کەمینەکان بکە. هاتن لیبرالیەتیان دۆزیەوە. لیبرالیەت بە معنای ئازادی و تێکەڵ بە عەقڵ وەکو بنەمایە کە بتوانێ مافی کەمینە بپارێزێ. زۆرینە وەکو عەقڵی زۆرینە و هەروەها کەمینەش لیبرالیەت وەکو ئەوەی کە ئیختیلاف و جیاوازی ناکۆکی کەمینە بپارێزێ. بەڵام لە ڕاستیە لە دواییە وەکو توێقڵە مۆزێک بوو بێ کە ئەغلەبیەت یاخود زۆرینە خسپێتە ژێرپێی خۆی لە کۆتاییەکەیە ئەوە بوو کە لیبرالیەت کە جیاوازی کەمینەی پاراست، کەمینە جۆرێک لەستەمی کردووە بەرامبەر بە زۆرینە یاخود بەرامبەر بە عەقڵی زۆرینە. کەواتە زۆرینە ئەتوانین بڵین چاڵی بۆ خۆی هەڵکەن کاتێکە لیبرالیەتی هێنا بۆ پاراستنی مافی کەمینە، ئەوش بەوەی کە کەمینە خەریکە بەرەو ئەوەڕوا باڵا دەست ببێ ئەمڕۆ بەتابەت لە ڕۆژئاوا لە غەیری ڕۆژئاواش. باشترین بەڵگەشمان ئەوەیە کە بۆ شدودی جینسی یاخود لادانی سێکسی یاخود گۆڕینی ڕەگەزەکان یا هەر شتێکی تر کە کەمینە ئەوێ بیسەپێنێ بەسەر زۆرینەیە. لێرەوە تووشی ئیشکالیەتێکی گەورە بووین کە بە لیبرالیەت هەندێک لە فەیلسوفەکان وتیان گەیشتینە دوای مێژوو، لێرە مێژوو کۆتایی پێدێ، گەیشتونەتە چارەسەرێکی کۆتایی و ڕەها. بەس لێرەیە ئەتوان بڵێن لە ڕۆژئاوا مەرجەعیەتی دینیش شکستی، مەرجەعیەتی ئازادیش شکستی هێناوە، هەنگاویان ناوە بۆی کە ڕەغبەت
یاخود حەز یاخود خواست یاخود ئارەزوو ببێتە مەرجەعێک بەداخەوە ئەوروپا بانگەشەی ئازادیەکە بەڵام نازانێت کە ترازاوە بۆ نێو بازنەی ڕغبەت و حەز و خواست و ئارەزوەکان هەر بە ناوی عقلگەراییەوە و ئازادیەوە بانگەشاکە. ئەم چەمکە تەبعەن زۆر هەڵەگرێ خوازیارین کە بتوانین قسە و باس و توێژێکی باشی لەسەر بکەین و خۆشحاڵین ئەمڕۆکە لە خزمەت هەردوو بەڕێزان جەنابی دکتۆر عەبدولکەریم و دکتۆر محەممەد پێنجوێنیین کە خۆشحاڵین بەوەی کە دکتۆر عەبدولکەریم سەبارەت بە ئازادی تاکە کەس هەندێک قسەمان بۆ بکات و تشی بخاتە سەر. دەست خۆش بێخوا بەناوی خۆی بەخشندە و مهرەبان درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەری عەزیزمان سڵاو لە ئێوەی بەڕێز دەستخۆشت لێکم بۆ میوانداریە. ئێمە طبعاً تێڕوانین بۆ هەر چەمکێک دایمە فەلسفەیەکی لە پشتەوەیە. بیرکردنەوەی ئینسان دەورە بینێ ڕۆڵی هەیە لە دیاریکردنی مانا و سنوور و شتی چەمکەکانە. ئێمە گەر بمانوێ بزانین مەسە ئازادی لە ڕوانگەی ئیسلامەیە لە ڕوانگەی ئاینەوە چۆنە خۆت جەنا ئاماژە پێدا کە لە غەر با ئێستا مەرجەعەتیان گەڕاندەوە بۆ عەقڵ لەگەڵ عەقڵا حەزەکانیش ئەستان بڕۆکەوە کو جەنا ئاماژە پێدا زۆر جوانێنات عەقڵ دوای ئێستا هەندێک طبعاً ئەمە فەلسفەی زۆر هەیە لە ڕۆژئاوا لەسەر ئەم شتانە هینەکەن با بڵێن ئیشەکەن ئایا حەز گرنگترە با بڵێن تاج حدێک پێوەرە یا تاج حدێک حاکمە لە مەسلە یا عەقڵ یا بەرژەوەندی یا هەر شتێک لەو شتانە یا سوودی شتەکە بۆ تێڕوانین بۆ زانینی ڕۆڵ یا تێڕوانین ئیسلام بۆ چەمکی ئازادی یا هەر چەمکێکی تریش ئەبێ کەم جار بڕوانین طبعاً ئازادی ئەتوانی بڵێ شتێکە تایبەتە بە مرۆڤەوە. مرۆڤ مەخلوقێکی تایبەتە لە ڕوانگەی دینەوە لە ڕوانگەی ئیسلامەوە ئینسان سەروەری مەخلوق بەدی هەنراوەکانی سەرزەویە. خوا سوبحانە وتەعالا بە تایبەت خەڵقی کردووە ڕێزێکی زۆری لێناوە لە مەراسیمێکی زۆر تایبەتە بەدیهێناوە خۆت زانی هەموو زانی یعنی لە مەلأ الأعلا لە خوا سوبحانە وتەعالا ئەعلانی خەڵقکردنی ئینسانی داوە و هەر یەکسەر ڕاگەیاندووە کە کاتە جێنشینی خۆی لەسەر ئەم زەویە واروە ڕایگەیاندووە کە بنیاتنان ئەعمار و با بڵێن ئاودانکردنەوەی زەوی پێ ڕاستپاردووە و لەوەش گرنگتر یان پێگەی بەرزەکەی لە یەکەم لەحزەوە دەرخستووە ئەوەیە ئەمر بە مەلایکەکانە کە سوژدەی بۆ بەرن پیرۆزبایی لێ بکەن هەر لەسەر ئەوەشە مەسەلەن ململانی هێزی شەڕ و هێزی خێر لێوە دەست پێ کات کە ئەبلیس نوێنەری هێزی شەڕە سوژدەن ڕازی نابێ مەسەلەن ئەو دان بەو شکۆمەندی مرۆڤ بنێت ئادەمە کە باوکی مرۆڤەکانە لەبەرەوەی ئەگەر بڕوانین بۆ ئەبێ بگەڕێن بۆ ئەم خاڵە تێڕوانینی ئاین بۆ ئینسان یەکەم جار چۆنە پێگەی ئینسان لە ئاینە چییە اینجا شتەکانی با بڵێن ئەوانەی کە ئازادیە مافە مەسەلەن ئەرکە ئەم جۆر شتانەیە بەڵێ ئەمتیازاتانە ئەمانەیە کێ بۆی دائەنێ کێ بۆی کێ لەبارترین کەس وە شیاوترین جهەتە ئەم شتانی بۆ دیاری بکات ئەمانەمووی لە ڕوانگەی ئیسلامەوە گەر ئاوا بۆی بڕوانین بۆمان دەرەکوێ لە ئەساسەوە یعنی ئەبێ ئیسلام باڵا دەستتر بێ لە فەلسفەکانی تر ئەو فەلسفانەی کە مرۆڤ دانێناوە بەتایبەت زۆرێک لەو فەلسفا و چرخانەی ئەمڕۆ کە دوایە کە دژ بە ئاین وەستان و ئاینی مەسیحێتیان لە ڕۆژاوە ڕەفز کرد وەکو مەرجەعیەتێک با بڵێن و ئاتمادیان لەسەر عەلم و عەقڵ و ئەو جۆرە شتانە کرد ئەو پێگە بەرزەی کە خوا سوبحانە وتەعالا بۆ مرۆڤ بڕیاری داوە ئەو پێگەیانە لێ سەندەوە و ئینسانیان وا وێنا کرد کە یەکێکە لە با بڵێن قۆناغێکە لە قۆناغەکانی پەرەسەندن هیچ تایبەتمەند یعنی هیچ دیزاینێکی لە پشتەوە نییە شتێک کە یعنی لەدایک بووی هەر چۆن بڵێن پرۆسەیەکی سروشتیە چۆن مەیمونێ دروست بووە چۆن هێزترێ دروست بووە پەرژین بێ لە ڕووتان چۆن مەثەلەن پشیلەیەک دروست بووە چۆن کە هیچ مەبەستێک و هیچ چینێکی لە پشتەوە نییە
ئەوەش لە قۆناغێک لە قۆناغەکانی پەرستاندن ئینسان دروست بووە لەبەرەوە ئەم ئینسانە ئەتر تەبان جوابێەوەمان نادەنەوە ئەم هەموو تایبەتمەندیانەی لە ئینسانە هەیە چۆن نەقل بوو بۆ ئینسان بۆ لەوانەی پێش ئینسانان نییە مەسەن مەسلەی ئیرادە ویست و ئیرادە و حەز و با بڵێن عەقڵ و بیرکردنەوە و ئەمجە کۆمەڵشت ئەو کۆمەڵشت ئینسان جیاکاتوە لە مەخلوقاتی تر لە هیچ مەخلوقێکان نییە یعنی ئەگەر بۆ پێگەی ئینسان بڕوانی لە سروشتا لەم دنیا طبعاً تێڕوانینە دینەکە زیاتر گونجاوترە بۆ هینکردنی زانینی پێگەی ئینسان لە تێڕوانینە مادیەکان یا با بڵێن تیۆریە زانستیەکان وەکو تیۆری پەرستاندن و تیۆریەکانی ترشوانی کە باڵ مارکسیەت و هینی علمی نەفس و علمی اجتماع ومانی کەمڕۆ کە ئەتمادیان تەنها لەسەر علمی مادیە جا لەبەرەوە یعنی ئێمە لەم سۆنگەیەوە ئەڵێن تێڕوانی ئاین و بە تایبەت ئاینی ئیسلامە بۆچی باسی زیاتر ئاینی ئیسلامەکە بۆ لەکەم خۆمان مسلمان و دراسەمان زیاتر لەسەر ئیسلامە هەیە تەواو دراسی ئاینەکان ترشمان کردووە بە تاکید ینی بە بەراوردۆشتیوە ئێمە یەقینمان هەیە کە دینەکەی خۆمان دەستکاری نەکراوە سەرچاو سەرەکیەکانی وەک خۆی ماونەتەوە بۆیە ئەتوانی زۆر ینی زۆر بە دڵنیاییەوە ئەگەر هەڵوێستی ئاین بزانی هەر هەڵوێستی ئیسلام بە دڵنیایە بڵێ ئەمە هەڵوێستی ئیسلامە چونکە سەرچاوەکانی خۆی ماونەتەوە لەبەرەوە بیان وەکو بنەما دۆزیە کە با بڵێن تەسیسێکە تەسیلێک بۆ پێگەی ئازادی لە ئیسلامە ئەمە وەکو ئەیگەڕینەوە بۆ پێگەی ئینسان و یەقینمان هەیە بۆ یا ئێمە هینی ئەوەکەین ئەدعای ئەوەکەین کە خوا سوبحانە وتەعالا هەموو ئەم شتانی ئەم تایبەتمەندیانی کەداوە بە ئینسان ئەم وە مەخلوقاتی خسووتە ژێر دەستی ئینسانەوە وەکو لە چەندین ئایەتە لە قورئانە فسەخەرە لەکوم خەلەقە لەکوم یعنی هەموو شتەکان لە پێناوی ئینسانە خەلق کراون تەنانەت یعنی کاتە باسی ئاسمانەکان و زەوی و شتێک هەر دایمە خوا سوبحانە وتەعالا بە سەخەرە لەکوم و خەلەقە لەکوم ئەمانە باسیەکات و لە یەکەم ڕۆژە کە وەزیفەکەی دیاری کردو جیانشینی خوا یا جیانشینی سەرزەوی و بنیاتنانی سەرزەوی لەبەرەوە یەقینیشمانەیە کە خوا سوبحانە وتەعالا زاناترین زاتە و علمی ئەو هەموو علومی بەشەریەت بە لە یەکەم بەشەر و تا کۆتا بەشەر قەترێک نییە لە بەحری علمی خوا لەبەرەوە یەقینمانەیە ئەو شوێنانەی کە خوا سوبحانە وتەعالا دایناوە بۆ ئینسان چۆن بژی لەسەر ئەم ژیانە چۆن سوود لەو تایبەتمەندیانەی خۆی وەربگرێت سوود لە عەقڵی وەربگرێت چۆن سوود لە ئیرادە وەربگرێت چۆن ئیرادەی بەکاربێنێت چۆن عەقڵی بەکاربێنێت چۆن با بڵێن مەشاعر و هەستەکان وینەکانی بەکاربێنێ ئێمە قەناعەتمان وایە کە پوختەترین و پوختترین و جوانترین و ڕاستترین شتێک ئەوەیە کە ئیسلام داینا و هەر ئەمەشە کە یەقینمانەیە کە سعادەتی دنیایی و سعادەتی دوا ڕۆژمان بۆ دابینەکە. دەستە خۆش جەنابی دکتۆر محەممەد ئازادی چییە؟ پێناسی ئازادی چییە؟ ئایا ڕاجایی لەسرە ئایا یەک پێناسە هەیە؟ بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان سڵاو و ئاشتی و میهرەبانی خوا لەسەر هەموو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و یاران و هاوڵان و زانایان و خواناسان بەگشتی و سڵاو و ڕێزم بۆ هەموو بینەرانی عەزیز و زۆر بەخێرهاتین جەنابی دکتۆر و جەنابتانەکەم. دیارە ئەم بابەتێک کە ئێستا دانیشتووین یەکێکە لەو بابەتانەی کە دەمێکەیە لە نێوانی کۆمەڵگەی مرۆڤایەتیە بە زانایانی و بە فەلاسیفەی کۆن و بە نوێ و زانایانی هەموو ئاینەکان و گەلە جیاوازەکانیش قسەیان زۆر دەربارە کردووە. هەتا ئەگە بچینەوە بۆ فەلسەفەی کۆن و نوێژ ئەبینین یەکێ لەو بابەتانەی کە زۆر گازەندەی زۆری لەسەرەکەنەوە کێشمێکی زۆری تێدایە ئەم بابەتەیە چونکە ئەم بابەتە لە لایوان ئینساندا یەکەم باسکردنەکەی خۆی بۆ خۆی پشێکی زۆر جەزاب و ڕاکێشە و زۆربەی ئەحزاب و زۆربەی مەسەرەن ئەو دەوڵەتەکان و هەتا لایەنەکانی سیاسی بنیاهی کۆمەڵایەتی زۆر جار هەڵگری ئەم جۆرە دروشمە بۆکو دروشمی هەڵیان گرتووە چونکە لەبەرەوەی هەموو مرۆڤایەتی حەزی لەیەکە و هەموو خواستێکی تەواوی حەقیقی ئینسان خۆیەتی هەر لەگەڵ خودی مرۆڤ کە خۆی بۆ خۆی کە ئینسان هەستەکە بە بوونی خۆی حەزی لە جۆرێک ئەوە هەیە کە ئەبێ مامەڵەکردنی هەڵسوێستەکانی دەتبڕینی و هەروە جوڵەکانی هەموو شتانی جۆرە لە ئازادی تیاابێ
بۆیە حتا کۆت و بندێک کە لە ناو خێزانی شادەدای باوکی و کە زۆر زیاد لە حەد دەبێ لە مناڵیشا پێی ناخۆشە کاتێکە گەورەشە بێ زیاتر پێی ناخۆشە لە دەوروبەری لە مجتەمەعەکەیە لە گەڕەکەکەیە لە حکومەتەکەی لە دەوڵەتەکەی لە قانونەکەی حتا مەسەلەی جێبەجێکردنی یاساش هەر زەحمەت بوو لە ناو کۆمەڵگەیە چووکە لە بەرەوەی بەشێ لە ئاساکان وادانراون کە على ئاساس ئەمە گیر و گاز لەگەڵ ئازادی ئینسان گیر دەبێتەوە ڕێک کۆت و بەند دەبێتەوە لەبەرە بۆیە کەسێکی جێبەجێکردنی ئاساس زەختی ئەوێ زەحمەتی ئەوێ ئەرکی ئەوێ هەموو ئەمان چووکە بابەتێکە گوتمان بابەتێکە لەگەڵ ناخی مرۆڤی کیانی مرۆڤ خۆیەگرێتەوە ئەم بابەتە لە ڕووی پێناسەکردن و قسەکردن لەسەری پێناسەمان هەیە کە لەوانەیە بەڵام پێناسەکان لە ژمادن نایەن ئەوەندە پێناسەکراون هەموو ئەم پێناسانی کە گەبچینەوە ئێمە دوو دقیبەن دوو مەدرسەمان هەیە یا بڵن دوو تێزی فکری بیرکردنەوەمان هەیە دەربارەی پێناسەکردن ئەوەی کە لە دنیای بینین ئەوان تێزێکیان کە زیاتر پشت ئەبەستێ بەلایەنە مادیەکەی ئەوێ مەسەن تەنها لە دیدێکی ئینسانی خودی خۆی وەکو ئینسانێک کە زیاتر پشت بە حەز ئەبەستێ پشت بە ڕەغبەتی ئینسان ئەبەستێ پێناسەکان زۆرتر تعبیر لە ماکەن بەڵام لایەکی ترمان هەیە کە تێزی ئاینەکە بەدادی ئیسلام بەڕاستی کاتێکە ئەچینەوە بۆ لای ئیسلام زۆر قوڵتر دەڕوانێت بۆ مەسەلەی ئازادی تەنها نایبەسێتەوە بە یەک ڕەهەن لە ڕەهەندەکانی شانی ئینسان و یەک پێناسەی تایبەتیشی بۆ ناکات تاکو مەسەن بڵێن تایبەتی کە بە جۆرە لە جۆرەکانی مامەڵەکردنەوە بۆیە سەرەکەی ئەم جیاوازی ئابینی مەسەن ئەگەر چینەوانێ بۆ پێناسەکەی فەنهای کایکێکە لە لیبرالیە مەشهورەکانی مفەکیکی لیبرالیە کە پێناسەی ئەم بابەتاکە ئەڵێ ئەلا یەکونە الئینسان مثلا خاضعا لإذعان غيره لا لإذعان إرادة غيره ئەڵێ ئازادی کامەوە ئینسان نابێ وای لێبێ کە لە ژێر ملکەش بێ بۆ ژێر خواسی غیری خۆی دەگە سەرنجی ئەم پێناسەیە بین یعنی کەوابوو واکە لەوەی کە تۆ ئیرادەی تایبەتی خۆت چۆن ئیرادەت هەیە خواسی خۆت چۆنە ڕغەباتی خۆت چۆنە حەزەکانی خۆت چۆنە هەمووی مامەڵەکەی کەسێک نەبێت لە دەرەوە خۆت لە جگە لە خۆت شتێکی بەسەرا فەرزکە لەسەر واجب بکە ئەمە مقارنەکردنە بە چیان بەرامبەریکردنە بە سێ معنە سێ واتایتر کە لە دنیا ئەوروپا زۆر بۆ پێناسەی ئازادی بڵاو بوونیکێ لەوانە جۆرە لە پێناسی ئازادی هەیە و بەمانە ئەوەی کە مرۆڤ ئازاد بێ هەڵبژاردننی دەوڵەتیە ئەو حکومەتی کە منەمەوێ کامە بێ و ئەو تەشریع و یاسایی کە ئیدارەی دەوڵەتەکەی منەکایانی کۆمەلگاکە ئەبێ من بەشدار بنتیایە خۆم دام نابێ بۆ ئەوەی کەەوە ژیانم ڕێخا ئەمەیەکە لەو دیدانەکە من جۆرێکی تر لە ڕوانین بۆ ئازادی کە تابێتێکە تەنها بەڵبژاردنین دەوڵەت و تەشریعێک و یاسایە بۆ دەوڵەت بەشێکی تریان لەوەی کە پێناسی ئازادیان دەربڕی تەنها بەسەر یەک بابەتە ئەویش ئەوە بوو کە تەنها ئیراد و خواسی خاصی خۆم من ئەگە باسی ئازادیکەم باسی خودی خۆمە باسی ئەوەی هەیە کە من لە ژێر هیچ فشاری کەسێکی تران ناژیم بەشێکی تریان لە باسی ئازادی کە دێن ئازادیەکان زیاتر تایبەتە کرد بەلایانی ممارەسەکردنی ڕغەبات ئەو ڕەحەزانی کە لە منە هەن ئەوێ تێر ببن کۆمەڵی حەزی ئینسانیم هەن ئەم حەزانە ئەبێت تێرکەن ئەم حەزانش جۆرا جۆرن حەزەکان بەشێکیان خواردنە بەشێکیان ئافەت و زەواجە بەشێکیان مەسەن دەوڵەمەند بوونە بەشێکی بوون بە سیاسیە بەش هەردە بەشێکە مەسەن بوون بە هەر کرێکاریە هەر شێکە حەزم لێتی کاتێکە های دێت پێناساکە ئەوێت هەموو ئەمانە کۆ کاتەوە لە چەمکێکە لێک پێناسە کاتێکە سەرنجەی هەستێکیانی هێنا بەڵام هەر تەقیبەن خاڵێکی گرێتەوەوانێک کە ڕغەباتەکەی زیاتر یا ئیرادە خاصەکەیە دوانەکەی تری تەقیبەن بڵێن بە زۆر بەتەوی دەکاتە ناو ئەم معناوە ئەمە وەکو بڵێن پێناسەکەی لە دیدی ئەوانە تەقیبەن لەم ڕوانگەوە هەمی لە بینی ئەم جۆرە پێناسەیەداگە گرێتەوە بەڵام کاتێک دێنەوە بۆ لای ئیسلام بەڕاستی دیدی ئیسلام زۆر قوڵە ئیسلام یەکەم شت کە دەڕوانێت لە مەبدەئێکەوە لە مەبدەئی معنای لوغاوی معنا ئەسڵی هەڵگری پانتایی موشەکەەوە دەڕوانێت بۆ مەزای ئازادی وشەی حڕیە کە مفردەکەی حڕە لە زبانی عەرەبیە هەڵگرین زیاتر لە نزیکەی 8 معنایە یەکێک لەو معنایانەی بە معنا بەخشینی زۆر بە معنا ڕێز بە معنا دەرکەوتن باشە بە معنا ڕزگاربوون بە معنا مەسەلەیەکێتی لە معناکانی بە معنا پێدانی ماف بە معنا جوانی جەمال کاتێک مەسەلەن کاتێک ئەڵێن مەسەلەن حڕەت و سەحاب یعنی چی ینی بارانەکە بارانێکی باشی بەخشی بەسەوی ئەو هەورە هات بارانێکی چاکی باراند دەوەرە وشەی یەکەم منطەڵەقێکە ئیسلام کاروانێ بۆی حڕێت حەسر ناکات تەنها لە ڕغبەتی ئینسانە حڕێت حەسر ناکات تەنها بەس ممارەسەکردنی فعلێکا کە من ئەمەوێ
حڕێت حەسر ناکات تەنها لە مارەسێکی سیاسیە یا هەڵبژانی دەوڵەت یاسادانانە قوڵتر بۆیە سەرنجەیت یەکەم شتێک کە دەست پێەکە لە مەسەلەی ببوورە دکتۆر دوای ئەم نابڕە دەست پێکەین. بەڵێ لە خزمەتە. بەڵێ دکتۆر جاکە وتمان باسەکەمان لێ بوو کە وتمان بگەین بۆ لای ئیسلام کە دێن بۆ لای ئیسلام قوڵتر دەڕوانێ بۆ مەسەلەی ئازادی تایبەتی ناکات بە یەک لایەنەوە بۆ چووکە لە بەرەوەی ئازادی چەمکێکە لە ئیسلامە ئەم چەمکە مەبدەئێکی گەورەیە یەکەم شت سەنەدی تەکلیفە لە شەریعەتی ئیسلامیە ئینسانێک ئەگەر بێت و بوو لە ئیسلامە کاتێ مکەلەفە بێ ئەبێ ئازاد بێ ئەگەر کاتێک کەوتە ژێر ئیکراهەوە سەرەکەی تەکلیفەکە لەسەری سقوتەکارا چێ کابرا ئەگەر زۆریان لێکرد کوفریان پێکرد کوفرەکەی لێ قوبڵ ناکرێ پێ کافر نابێ ئەگە بە زۆر کوفریان پێکرد چووکە بۆ ئازادی لێوە لێ داڕێ کەواتە ئازادی مەرجی تەکلیفە مەرجی تەکلیفە لە شریعەتی ئیسلام وەکو نەک مێکێکە لە مەبدەئە گەورەکانی شریعەتی ئیسلامی حتا ئەو کاتێک کە ئینسان لێ قەومێ لە کاتێ لە برسێتی و ناڕەحەتیە تینوێتیە هیچی دەست ناکەوێ حرامێک نەبێ لەم کاتەیە حکمە شەرعیەکە بە نیسبەت ئەو کۆتایی پێدێ یاسەر ئەو حرامی بۆ حەڵاڵە بێت چونکە لەبەرەوەی ئازادی نەماوە بۆ اختیار ئازادی هەڵبژاردن نییە لەم کاتەیە بۆیە سەرنجین کە ئەوگەرن بۆ پێناسەکەی لە ئیسلامە ناتوانین پێناسێ بۆ وشەی حڕێت بکەین بڵێ ئەم پێناسەیە تەواوی معنای پێناسێ لە دیدی ئیسلامە ئیسلام قوڵتە دەروان لە هەموو ڕاهەندەکان و سەرنجێدا بۆ هەموو ئەم ڕاهەندانش کە باسی حڕێتەکە لە هەر یەکەیانە کۆمەڵێک یاسا و ڕێخەری خۆی هەیە بۆیە دەوترێ مفەکرین و یان بیدیارانی ئیسلامی دەڵێن دەستپێکی ئازادی لە لای ئیسلامە بە کوترین پێناساوەیە بریتێ لە ناسینی دانان بە بەیەکتایی خوایە هەر مرۆڤێ خوای بە یەکتاناسی خۆی ئازاد کردووە بۆ چووکاڵێن باشترین پێناسەیە بیکەین بۆ ئازادی هەر کار ئینسان توانی لە خواستە شەڕینەکانی خۆی دەرباز بێ ئازاد بووە کەوابوو بۆ معنایە بڵین ئیسلام ئەیەوێ لە ئازادیە پێمان بڵێ ئازادی تۆ تەنها ئەوەندە خراپە کاتێک کە شوێن خواستی شەڕی خۆ دەکەوی هەر کار لە خواستە شەڕەکانی خۆت ئەو خواستنی کە لە ئینسانە کە پێن خواستی شیاطینی کاتێکە مامۆسا ئاماژەی بۆ وەکە کە شەیطان لە بەرمی ئەڵڵا کە خۆت گرتەوە لەوە ئیتر ئازاد بووی بۆیە وتیانە عبودیەت بەرجەسەبوونی بەندایەتی بۆ خوا تحقیقی ئەو حڕیەتە لە ئینسان ئازادبوونی ئینسان ئەمێ پێچوانەی تعریفە غەربیەکەیە تعریفە غەربیەکە ئازادی ئەوەیە یعنی نفس ئارزۆکان نفس هێن بکەیت جێبەجێ بکەیت لە ئیسلامە ئەوەیە کە لەو لە ئارزۆ خراپ زاڵبی کۆنتترۆلی ئارزۆکانی نفست بکەیت بەڵێ ئێمە تەبەن دێنە سەر ئەو پێناسانە و ئەو بەراوردی لە نێوان ئیسلام لەگەڵ ئازادی ڕۆژئاوا یاخۆ لیبرالیەت کە ئەوان ئازادی لەوەیە ئەبینن لە بەرامبەر بینن کە بەرامبەر تەدەخل نەکە ئازادی لە ئەوە شتێکی خارجیە بەس ئازادی لە ئیسلام شتێکی زاتیە شتێکی ناوخۆیە پەیوەندی بە ناخی ئینسانەکانەوە هەیە بەراوردێکی وردەکەین ئینشاءالله بەس ئەمەوێ مامۆستایان ئاماژەیە بۆ بکەین ئایا ڕەبتێک هەیە پەیوەستبوونێک هەیە لە نێوان ئەلمانیەت لەگەڵ ئازادیە ئەم چەمکە تەبەن زۆر کەس باسی ئەکا بەداخەوە ئێمە ئەبێ ئەگەر پێناسی ئەلمانیە بکەین تەبەن یەکێک لە گرفتە گەورەکان لە ستا 75 دەستەواژە و زاراوەکان ئێوە متتەفیق نین لەسەری لەوە کێشە دروستە بێ مەسەلەی ئەرهابە مەسەلەی ئیشتراکیەتە مەسئلەی ئازادیەکانە مەسئلەی دادگەریە مەسئلەی زۆر بابەتی تەریکە لەوانە ئەلمانیەتە هەر یەکە پێناسەیەکی بۆکە جاری وا هەیە مەسەرەن خەڵکەڵێ بەوەی کە ئەگەر ئینسان بوو بە ئەلمانی سیستم بوو بە ئەلمانی ئەوەی تر ئازادی ئەچەسپێنێ ئایا تەلازم هەیە لە نێوان ئەلمانیەت لەگەڵ ئازادیە ئەمە ئەتوانین بڵین ئەمە ئەمان با بۆچی ئایا ئازادی بەهایە ئایا ئازادی چمک و بەهای ئەخلاقی بەرهەم ئەهێنێ یاخود ئەم بەدەرە لەو حاڵەتانەکە ئەمەش نیقاشێکی فەلسەفی تایە ئەکرێ باسی بکەین بەس ئەوەنداڵێن جاری وا هەیە سیستمێک ئەلمانیە بەڵام ئەمە دیکتاتۆریە هیچ ئازادیە نایە بە کەس جاری وایە سیستمێک ئەلمانیە پانتایی ئازادی زۆر یاوە بە خەڵکو و گەل و جەماوەر بۆ نمونە ئێستا سەدام حوسێن حیزبێکی ئەلمانی بوو لە حیزبی باس حیزبێکی ئەلمانی بوو یاخن لە سووریا بەڵام پانتایی ئازادی نەبوو بۆ نمونە لە شوێنی تر ئەحزابی ئەلمانیمان هەیە کە پانتایی ئازادیان داوە ئەلمانیەت چییە؟ ئەلمانیەت لە ڕاستیە سەرەتا تەبەن بە چەند قۆناغێکا تێپەڕیوە ئەلمانیەت یەکەم جار دوورخستنەوەی پیاوانی دینی بۆ لە دەسەڵات لەوە سەرکەوتوو بوون اینجا لە دوای ئەوان هاتوون
هەوڵی ئەوەیان داوە بۆ بەلایکیەت کە لە شۆڕشی فەڕەنسی دوای شۆڕشی فەڕەنسی تەبەن دژایەتی دین هۆکار نەبووە بۆ دامەزانی شۆڕشی فەڕەنسی بەڵکو نەتیجەیە بۆ شۆڕشی فەڕەنسی لە ئەسڵا بۆ دژایەتی دین نەبووە بۆ دەربازبوون و ڕزگاربوون بۆ لە پیاوانی ئاینی کە ئەوشان چەسپاندووە. ئێستا ئەگەر سەیری کەین ئێستا لە وڵاتێکی وکو فەڕەنسایە لایکیەتە نەک ئەلمانیەت بۆ چونکە دژایەتی بوونی دین ئەکا ئەوێ دین نەیەڵێ لە فەزای ژیانی ئینسانەکانە بە شێوەیەکی گشتی و هەوڵی ئەوەشی داوە لەبەر ئەوە محارەبەی حیجابەکە یاخود پەچەکە ئەوێ نەبێت لە هیچ مؤسسات و دامەزداوەیەکی ڕسمیە تەنانەت لە قوتابخانەکانیشا قەدەغەیە. بۆیە ئەلمانیەت گەشتوتە ئەو قۆناغێکی ئێستا لە فەڕەنسا پێوتێ لایکیەت هیچ تەلازومێک نییە لە نێوان ئەلمانیەت و هەروەها لەگەڵ ئازادیە. سەرنج بین طبعاً لە ئەکرێ پیاوێکی ئێرانی بێ ئێستا بانگەشەی ئەلمانیەت بکە بۆ چونکە لەوێ ویلایەتی فەقیه هەیە ویلایەتی فەقیه سوڵتەی دینی بەدەستەوە هەروەها سوڵتەی سیاسیشی بەدەستە. لە جیهانی ئیسلامیە دوو سیستمی ئەلمانیمان بووە دوو سیستمی لایکیمان بووە لە تونس کە حەبیب بورقێبە بوو کە ئەوی شکستیەنە لەگەڵ کەمال ئەتاتورک کە ئەوش لە کۆتاییە دوای ماوەیە کرد شکستیە ناوە. ئەگینا لە مجتەمەعاتی تری دەوڵەتەکانی تری ئیسلامیە ناکرێ کەس بانگەشەی ئەلمانیەت بکات چونکە لە دینە سوڵتە نەماوە سوڵتەی پیاوانی ئاینی لە ناو دەسەڵاتی سیاسیان نەماوە کە ئەوروپا ئەزان بڕێ لێرە نییە ئەتوانین بڵێن ئەلمانیەت لە جیهانە جۆرێکە لەوە هەم بۆ چونکە ئەلمانیەت بەنەمانی پیاوانی دین لە سوڵتەی سیاسیە بەنەمانی دەسەڵاتی ئەوان چیان لێتەوە ئەلمانیەت نەما وەکو چەمکی ئازادی وایە تو ئازادی بەرامبەر بەچی ئەبێ بەرامبەر بە شتێک ئازاد بیت ئەگەر کۆت و بەندەکە نەما یعنی ئازادی وجودی نامێنێ. ئێستا کە پیاوانی ئاین لە دەسەڵاتە نەماون ئەلمانیەت خۆی بۆ خۆی وجودێکی نەماوە. پرسیارێکی تر دێتە ئاراوە سەبارەت بە چەمکی ئازادی سیاسی جەنابی دکتۆر عەبدولکەریم لێرا مەگە ئیجازەم بە یەک تعلیقی دکتۆریانە ئەو باسی کە جەنابە کە بەڕاستی ئێستا لە مفەکرین و تەقیم فەلاسیفەی ئەوروپی لە بیری ئەوان بەدیلی ئەلمانیەت چییە کە مەسەر ئەمانە ئێستا شکستی هێناوە کۆمەڵی نووسەری زۆر باشن کە قسە لەسەرەوەکەن یەکێ لەوانە قسێکی زۆر جوانەکەڵێ ئێمە لا گەمەستێریکەن بە مێژووی زیاتر لە نزیکەی 20 بۆ 40 ساڵ تقریبا 40 ساڵ لە تەمەنی ئەلمانیت بخوێنینەوەوانم دراسی بکەین ئەلمانە نەیتوانیوە مرۆڤێک ئەو مرۆڤانی کە پێویستەکە لە ژیانە پەرۆدەشی کاو و ژیانێکی پێ بەخشێک کە لە ئاسایشێکی دەرونی تاوا بژی نەیتوانی بکە کە نەیتوانین کەوابوو بە سیستەمێکە بەگەڵکی ژیانی ئینسان ناوێ ئەڵێ باشترین شتێکجا قسەکە سەرەوەی ئەڵێس ئەگە سەرنج بین ئەمڕۆ مرۆڤ چی بووە ڕۆبیتین کراوە واتە کراوە بە ڕۆبەتێک تەنها بەرمەجاکرێ ڕێگەی ئەم هەموو کەناڵات جیاوازانی سوشیال میدیاوە لەکرێ کە ئینسان بەدەستی خۆی کار نەکا حرەکەتەکانی زۆربەی لە ڕێگەی سوشیالەکەەوە بڕێگەی مەسن حیزبێک و حرەکەیەک و ئیشی پێ بکرێ ئەڵێ تۆ واکەی ئینسان ڕۆح لێ سند دینت لێ سندووە عاتیفەت لێ سندووە وا لێکردووە قیەم و بەها باڵەکانشی لێ سندووە کابوو ڕۆبۆتێکە تەنها بە دوگمەیەک ئیشەکە دەڵێ گەر هاتو تۆ تەکنۆلۆژیایەکی زۆر گەورە خێتە بەدەستی مرۆڤێکی ئاوا بەم شێوازە کە ڕۆحی پێ نەبێ عاتیفەی پێ نەبێ ئەخلاق و قیەمی پێ نەبێ چی وێرانکایە دروستەکە بۆیڵە بەدیلی ئەمە گەڕانەوەی بۆ دین لە کۆتای بێ هەروابێ. بەڵێ دکتۆر سەبارەت ینی جنابتانێک سەر لە ئازادی و هێناتانە سەر ئەلمانیەت لەبەرەوەی کە ئەلمانیەت باعتبار ئەلمانیەت خۆی هەڵگری ئاڵای ئازادیە بەو ئەعتبارە تەسەورەکەم بۆ ئەعتبارە جەنابەت هێنە کرد بێ ئەڵێن ئەوان تەلازم هەیە لە بینیانە مەرج نییە خۆی بیرە نەچێ ئێمە ئەلمانیەتی جوزئیمان هەیە ئەلمانیەتی شمولیمانەیە وەکو عەبدوڵوهاب مەسیری باسیەکات ئەلمانیەتی جوزئی ئەوەیە کە مەسەلەن لە دین خۆ ئەسڵ ئەلمانیەت خۆت زانی ینی بە معنای جیاکردنەوەی دین لە دەسەڵات ئەمە ئەلمانیەتی جوزئیە بەڵام ئەمە تەتەڕفی کرد وردەوردە زیادڕەوی کرد و حاڵەتێک توندڕەوی بەسرات وەکەوەی فەرەنسا یعنی جیاکردنەوەی دین گەشتە ئەوەی کە جیاکردنەوەی دین لە حەیات یا هینکردنی دین با بڵێن قەتیسکردنی دین لە علاقەیەکی ڕۆحی بینی خۆت خواوەکو یەکێک لەم با بڵێن کەسایەتێک کوردیانی خۆماڵێ دین بۆ دیموکراسیەت بۆ هەمووان و دین بۆ تاکە کەس یعنی وات لێ بکە کە خۆی ئەسڵانەمە یعنی خۆی ئەسلامە ئەلمانیەت نییە ئەمە دیموکراتیەت نییە تۆ بێ شتێمکی خۆتم بەسەرا فەرز بکەی ئەوە نەهێشتنی حڕیەت یعنی
تۆ فەرزیکەی بەسەرما دیدی خۆت و تێڕوانی خۆت فەرزکەی بەسەرما چۆن حڕێتێکە چۆن ئەلمانێتێکە چۆن دیموقراتێتێکە جا مەقسەدم ینی ئەلمانێتی متطرفە هەیە ینی من ئەلمانێتی با بڵێن بۆیە ئەلمانێتەکان لە وڵاتێک و بۆ وڵاتێکی تر فەرقانەیە لە فەرەنسا متطرفە مۆگیل لە بەریتانیا مەسە مقدارێ باشترە لە ئەڵمانیا مەسەلەن بینە ئەمانە لەبەروی کە ینی جۆری ئەلمانێتەکە و دەرەجاتیشە ڕاستیەکەی هەر ڕژێمێک پیاکو جەناب ئاماژە پێدا تعری ئەبێ بۆ هەر ژێمێک پێناسێکی تایبەت خۆی بکە یان هەر دەوڵەتێ ڕێژەیەکی ئەوە لە ئەلمانێتی شتێکی گەشتیمان نییە شتێک نییە بڵێ ئەم ئەلمانێتی جوزئی ئەوە ینی هینیان بکەیت تەواو پۆلێنیان بکەین ئەتوانی بڵێ لە سفرەوە دەست پێکات تا مەسەلەن چەند دەرجەی بێتێ هەر ژێمێک بۆ خۆی پێناسەیەکی خۆی هەیە لەواقع هێنێکی خۆی هەیە جا مەسلەی تەوان خۆتزانی یان یەکێلوانی کە ئەلمانێت و کە غەربزەدەکان و کە ڕۆژاوایەکان شانازی پێوەکەن و ئەیکەن پێمانی ئەفرۆشنەوە و وای وێناکەن کەن نەهوو یعنی کۆمەڵە دەستکەوتیان بۆ مرۆڤایەتی بەدەستێناوە کە لە دینا نەبووە یەکێلوانە مەسەلەن ئەم مەسلەی با بڵێن مافی مرۆڤە مافی مرۆڤ و مەسلەی ئازادیەکان و مەسئلەی یعنی کۆمەڵ ئەلەم شتانی کە مافی کەمایەتەکان و کە جەناب لە هینیەکەمە ئاماژە پێدا یەکێک لەو شتانی کە پێمانە فرۆشتنە و یینەکەن وا وێنای ئەکەن کە دەستکەوتێکی گەورەی مرۆڤە خۆی بەدەستی هێنا و لە ژێر سای دینە ئەمە هین نەبووە بەدەست نەهێنراوە مەسلەی ئازادیە شانازی بۆکەن ینی لێرە بێ هین بکەین بزین ئەوان لە چی دیدێک ینی چۆن بۆ ئازادی ئەڕوانن یان لای ئەوان ئازادی چییە مەسە ئایا فعلەن ینی ئازادی بێ سنوورە یا بێ ئازاد سنوورێکێ بێ سنوورەکە کێدایەنێت من لێرە بۆیە ئەڵێم یعنی هەر هینە و هەر فکرە و لە هینی پاشخانی تێڕوانینی خۆیەوە بۆ چەمکەکان با بڵێن شتەکان دیاری ئەکات ئێستا مەسەن لە ئیسلامە کۆمەڵی هێڵی سوور هەیە بەڵام لە فەرەنسا کۆمەڵی هێڵی سووری تایبەت هەیە کۆمەڵی هێڵە سوورەکەی ئیسلام ڕەبتە بە تێڕوانین ئیسلامەوە بۆ مەسلەی بۆ ئینسان هێڵە سوورەکانی وڵاتی کوک فەرەنسا کە بە دایکی ئەلمانیەتدا ئەندرێت ئەگرێتەوە بۆ تێڕوانین ئەوان بۆ ئینسان مەسەر لە فەرەنسا ئازادی ڕەها لە شوێنەکان نییە و ناشکرێ هەبێت ینی لە ژیانی ڕۆژانەمانە مەسەرەن بوونی پۆلیس و بوونی محکەمە و بوونی مرور و بوونی مدیر و بوونی نازانچی لە هەموو دایرێکە یا بۆ ئیساف بۆی کە بۆ بەڕێوەبردننی کاروباری ڕۆژانەیە بۆ دیاریکردنی مافەکانە بۆ دیاریکردنی ئەرکەکانە بۆ سنووردارکردنی دیاریکردنی با بڵێن ئازادیەکانە ئازادی مافێکە تۆ ممارسەیەکەی لەبەر ئەوە یعنی کاتێک ئێمە مەسەلەن لە دیدی ئیسلام و ئەڕوانین بۆ ئازادی ئەو شتانی کە لێمان قەدەغە کراوە یا لە مرۆڤ قەدەغە کراوە کۆمەڵێشتن گونجاوە لەگەڵ فەلسفەی ئیسلامە بۆ تێڕوانینی ئیسلام بۆ ئینسان و بۆ ژیان و طبعاً بۆ ژیانی داهاتوش کە لە فەلسفەی ئەمڕۆ یا لە ئەلمانیەتە ژیانی دوایی حسابی بۆ ناکرێ اینجا مەسەلەن ئێمە مەسەن لە دیدی ئیسلامی و پەیوەندیەک شتێکمانی پێ پەیوەندی بەندە و پەروەردگاری لە ئەلمانیا تا مەسەن ئەم شتە حسابێکی بۆ ناکرێ با بڵێن هینێک لەبەرەوە یعنی ئێمە کۆمەڵێک ئەرک مەسەلەن لەسەرمان تەرتیبە بێ کەڵەکە بێ بەرامبەر بەخوا مەسەلەن لایەوانە شتە لە ئەلمانیا تا شتە نییە هیچ ئەرکێک بەرامبەر بەخوا نییە پەیوەندی تۆ خوا مەسەلەن ئەمە ئەخوازێ مەسەن لە کۆمەڵە حقوق دەبێ کۆمەڵی واجبات لەسەر بێ دین کە ئیسلام دێت کاتێک کۆمەلگا دائەڕێژێتەوە لە تێڕوانینی خۆ گرنگی زۆر مەسەن بە خێزان ئەدا کۆمەڵێ ماف و کۆمەڵێ با بڵێن ئەرک لەسەر ئینسانەکان دروستەکات ئەلێرە ئەو ماف و ئەرکانە کە لەسەر دوورزمانایەت و ئازاد نیت بیکەیانێکی مەسەلەن لەبەرەوە یعنی وەکوتم مەسئلەی ئازادی لە فەلسفەیەک و بۆ فەلسفەیەکی تر لە وڵاتێک و بۆ وڵاتێکی تر گۆڕانکاری زۆری بەسەراتێ ئێستا لە ڕۆژئاوا مەسەلەن
تۆ لە ڕۆژاوە لە فەرەنسا مەسەلەن ئافرەت خۆی داپۆشێ ئازاد مؤسساتی ڕسمیە بەڵام چەنێ خۆی ڕوتەکاتەوە سنووری بۆ نییە ئەلە ڕۆ ئازاد چەنێ خۆی ڕوتەکاتەوە یانەوێ بڵێ خۆداپۆشین ئازاد نیت خۆ لە خۆ ڕوتکردنەوە یعنی دوو دیوی شتەکان دانێکیان قەدەغە کردووە دانێکیان ڕەها کردووە لە مافە سیاسەکانە مەسەن لە مافە فکرەکان تو ئەتوانی لە ئەوروپا ئێستایا لە ئەمریکایە لە وڵاتەکان باسی هۆلۆکۆست بکەیت حیاتی ناتوانانی یا ئەتوانی مەسەڵەن جەندەر بکەی ئەتوانی مەسەلەن تۆ ئەتوانی هەر دژایەتی نەزەری تەتەور بکەیت کەساوەکو ئایدیای لات وەکو ئایدۆلۆژیای لاتووە یعنی ئەمەی وەکو بوتم ینی ئەوان ئەتوانی بڵێ ئازادیان هین کردووە ئازادیان حەسر کردووە لە شەهواتی ئینسانە لەو شەهوەتانی وە زیاتریش یعنی زیاترش ئەتوانی بڵێ ئارزۆکانی نەفس و بەتایبەت لە مەسالەی سێکس و ئەو جۆرەشتانە زیاد ئەلەوە خۆی بینێتەوە کۆمەڵە ئازادی سیاسی مەسەن ئەبینی ئازادی سیاسی لە ڕۆژاوە یان ڕۆژاوە لە تەناقوزاتێکی زۆر هاشی ئازادی سیاسی هەیە بەڵام مەسەلەن ئازادی فکری نییە کۆمەڵە ئازادی کۆمەڵایەتی نییە یعنی ئەوروپا بەڕاستێگەر بێ بتوێ شیکارێکی هەڵی وەشهینی بکەیت تەفکێکی بکەیت تەناقوزاتی پڕە لە تەناقوزات و دژەیەک دکتۆر محەممەد بەڵێ سەبارەت بە ڕێژ ئازادی ئایا ڕێژەیە ئایا ڕەهایە سەبارەت بە مەچیمان هەیە بەڵێ سەرەتا ئەم بابزەی کە مامۆستا فەرمی مەسەرەی علمانیەت خۆی کۆمەڵە چەمک کە کاتێ تەبەنیە کات چەمکەکان خۆیان جوانن بەڵام ئەو کەسانی کە هەڵەگەن بنە خاوەنی چەمکەکان خۆیان بەخۆیان خاوەنی ئەو جوانیە نین لە ڕووی فکرەوە هەم لە ڕووی لاوانەی مەسەرەن جۆرێ لە کاریان بۆ ئەم جارەوتوو ماگەیت کۆمەڵە چەمکی جوانن و ئازادی بەڵام کەسێکی ملحیدێت پێناسەیەەکە کەسێکی ملحیدێ بە خۆی کا بە خاوەنی بۆ خۆی لە مجتەمەی ئیسلامیان ناتوانێت جێگی خۆی کات چووکە و کەسێک هەم پێناسەیە کە هەم وڵەگەرەکەشی خۆ جێگی دەیان پرسیارە دەیان گومانە لەسەری ئەم چەمکانە لە ئەوروپا مەسەن کاتێک کوڵینکراوەنتە چەمکێک و قسانە سەرکراوە زمینەیەکی لەو کاتەیە لە بار هەبوون لەو شوێنەدا ناچار بوون کە بیکردنەوە دروست ببێ بەڵام مەرج نییە هەمان زمینە لە شەرقا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەبێ بتوانێت ئەو چەمکە بێن تێرە بە هەمان مەفهومی ئەوێ لێ تەفسیری بکەیت ئەمە غەڵەتەکە ئالێرایە کاتە ئەو کەسانی ئەلمانیەت مەسە ئەوێت هەمان چەمک هەمان معنا کە لە ئەوروپا بووە هەمان مبڕێرات و بەهانە کە لەوەیە یەسە بەپانتایی بە کۆی هەمووی نەقڵ کاتە ڕۆژهەڵات بیر نکاتەوە کە ئەبێ لێرە دینێک و ئاینێک و هۆ کۆمەڵگەیەک و کۆمەڵ عورف و عادەتی خۆی هەیە لەگەڵامایەک ناگرێتەوە ئەو خۆی بۆ خۆی بەڕاستیکە کە لە گرفتە گەورەکان گرفتێکی ترمان هەیە لەمە کە بەڕاستی ئەو خەڵکانی کە من نەقڵەکەن بەشێکی هەرە زۆریان خۆیان بۆ خۆیان بەر لە ڕووی زانستی و نەهاتون دەراسۆ بەراورد دێبکەن لە نێوانی ئەو ئازادی کە لەوێ هەیە ئەوەشی کە لێرە هەیە بەڵام زیاتر فاکتەرەکان ڕق و قینن ئەوەندەی ڕق و قین فاکتەرە بۆ بەهێنانی ئەم جۆرە فکرانە ئەوەندە خزمەتکردن بە ئینسان و دەوڵەمەندکردنی ئینسان نییە ئەمێکێکە لە کێشە گەورەکانمان بەڕاستی ینی خەڵکی ئەلمانی هەڵگیری قینەکە بەرامبەر ئیسلام بەبێ بزانێت بۆچی ڕقی لە ئیسلامە هەموو جابن ئەمە لە کۆڵ زۆر کۆڕ شوێنە وتوتم براکەم وەرن بە کچان و ژنان و هەمووتان بۆچی دژ بە ئیسلام ئەی بۆ نەین کاکە زانی ئیسلام چی بۆ ئینسان پێەیە زانی ئینسان چه خزمەتی ئیسلام چه خزمەتی بە مرۆڤەکە ئایا ئەو چەمکەی کە تو ئەدەوێ و خزمەتی پێ بکات لە ڕێگەی علمانێت و ئیسلام ناتوانێت زیاتر پێ بکات ئایا ئەو فیمینیزمی کە تو ئەدەوێ باسیەکە ئیسلام لەوە جوانتری پێ نییە با بزانین دراسی ئەمە بکەین ئامادە نییە بێ دراستە لەگەڵا بکە ئامادەیە تەنها ئەوە بڵێ ئەوەی کە خۆی پێیەتی ئەمە خۆی کێشەی گەورەی بەڕاستی دابدنی ئەو ڕقانە خۆی بۆ خۆی بەکردنەوەی کلیلێکی دەرگای گفتوگوۆیە بەرامبەر ئەم بابەتانە گفتوگوۆیکەین پێکەوە بەڵام بەبێ بوونی هیچ جۆرە تەحەیوزێک و بوونی ڕقێک ئەو کاتە توانیم گەین نەتیجێکی زۆر جوان لە مەسەلەی ئازادیە کە جەناب باسی کرد بەڵێ ئازادی بەڕاستی حتما ئێمە هەموو نەزانین خودی ئینسان ئەگەر لەسەر پێناسە ئەوروپیەکەی بڕۆین مەسەڵ ڕۆژاوایەکەی بڕۆین ئەگەر بریتیوە لە ڕەغەبات پشت بەوە ببەستی لە حەزەکانی ئینسان ئێرادەی ئینسان هەموو شتەکانی ئینسان ڕەغەباتمان محدودن هەموو شتەکان لە ئینسانان شتێکمان نییە ڕەهابێ حتا خواردنەکەی کە تۆ دەوێت کامە دەوێت تەنها زەمانێکە برسێتێکە چەند سعاتێکە تێ خواردنەوەی خوا دوای تێرەخۆی ئەو حەزەی کە هەتۆ هەتە بێک ممارەسەکردن ماوەیەکی زۆر بێدەنگە بێ کەوابوو هەموو شتەکانمان محدودن هەر بۆ خۆی لە ژیانی ئینسانە ڕەهابوون خۆی بۆ خۆی یعنی دژی حەزی گۆڵین سروشتی ئینسان و طبیعەتی بوونیەتی لەبەرەوە بۆ یەکە بەلای هەموو مەسەن بیریارانەوانە کە ئەوانەی کە لە سوەنگەی ئینسان و ژیانی ئینسانە کۆڵنەوانێ پێیان وایە بێ ئازادی حتمەنە بێ ڕێژەیی بێ
نابێ ئازادی بێ بە ڕەهابێ ڕەهایی بێ لە ئیسلام شتێکی زۆر جوانمان هەیە قاعدەیەک هەیە کە پێوتێ یاسا ئاڵتونیەکەی ئازادی حەدیثی لا ضەرەرە وەلا ضیرەر کە بەشێک لە مفەکرین پێیان وایە ئەمە پێوەری ئازادیە چونکە لا ضەرەرە وەلا ضیرار پێمان دەڵێ هەر مرۆڤ ئەتوانێت بجوڵێ توانە حرەکەتکەی بخۆی بپۆشی بڕۆ بڵێ قسە بکە بەڵام بەمەرجێک لا ضەرەرە وەلا ضیرار نەزیان ببەخشیتەوە نەزار لە خەڵک بی نەشتێک بڵێ زیانە گەێنێ بە مرۆڤایەتی بە ژینگەی مرۆڤایەتی بە هەموو شوێنەکانی مرۆڤ نەجمەدین تۆفی طبعا ئەیکا بە بنەما بۆ ژیان بۆ ژیان ناوی بۆیە کە ناویان ناوە هەر ناویان ناوە یاسا ئاڵتونیەکە یاسا ئاڵتونیەکەی ئازادی یان لە دیدی ئیسلامە ئەم یاسا ئاڵتونیەکەی ئازادیە کە تۆ ئەدەوێت ئازادی خۆت مارەسەکەی پێ دەڵێن کاکەس پانتایەکی خۆت هەیە حڕێتێکی سنوورێکی خۆتت هەیە ئەبێ لەوێ بجوڵی نابێ بێتە سنووری منەوە نابێ بێتە ئەرزی من نابێتە مەسەن ئازادی منەوە هەر کاتێ ئازادی گەڵ ئازادی تۆ من و تۆ پێکەوە تێکەڵ بێ ڕابوەسین ئەوە سنوورێکە لە سنوورەکان پێمان دەڵێ ئەبێ بڵێن ئۆکەی تر بڵێن ئۆف بەسە ئێسەکان تۆ پێویستەکە دێدا بڵێ کاکە ئەمە سنووری کۆتایی ئازادی منە ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویکی ترمان هەیە لە ڕۆ فەلسەفیەکەی کە نازانم کاتێتی مەسەڵ قسەی لەسەکەین وڵا ئەگەر لێرە کۆتایی پێبێنین کاتی بەرنامەکە تاوا بێ ئێمە لە بەرنامەی ئایندەیە لەسەر ئەم وتوێژە بەردەوام بین تا ئەو کاتە هەموو لای بەخوای گەورە ئاسپێری